دوو ڕۆژە تەرمی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە خاک سپێردراوە. ئەندامانی باڵای بزوتنەوەکە لە پێشوازیەکی نابەدڵ و ناچاریدان چونکە بەشێک لە هەڵسوڕاوەکانیان ڕازی نین وەفدی سەرۆکی حکوومەت بێتە گردەکە و تاجەگوڵینە لەسەر گڵکۆی ڕێکخەری گشتی بزوتنەوەکەیان دابنێت. ناڕۆن باداینێن وەرە بەڵام دوای چاوەڕوانیەکی زۆر و گرتنەبەری ڕێوشوێنی ئەمنی تونند و تۆڵ وەفدی پارتی دیموکرات بە سەرکردایەتی نێچیروان بارزانی گەیشتنە گردی زەرگەتەی شاری سلێمانی و هاوخەمی خۆیان بۆ کۆچی دوایی نەوشیروان مستەفا دەربڕی. ئەمە کەی سەیری ئەم محەتانە بکەین، ئەو محەتانەی کە کاری هاوبەشی پێکەوەمان کردووە دەبینین کە دەستکەوتی زۆر زۆر مهمیشمان بۆ گەلەکەمان بەدەستهێناوە. ئێمە هیوادارین کە لە دوای ئەمەش ئێمە بتوانین لەگەڵ برایانمان لە بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی تری سیاسی لە کوردستاندا بتوانین ئینشاءڵڵا لە پێناو خزمەتکردنی ئەم وڵاتە ئەم گەلە ئێمە بتوانین کاری باشتر و بەسووتر بکەین. ئەندامانی باڵای بزوتنەوەی گۆڕان ئامادەی خۆیان بۆ خۆناغی دوای کۆچی دوایی نەوشیروان مستەفا دەردەبڕن و جەخت دەکەنەوە کە ئامادەن ئاشتیانە و مەدەنیانە کێشەکانیان لەگەڵ پارتی چارەسەر بکەن. کێشە و گیر و گرفتە سیاسانی کە لەناو ریزەکانی جوڵانەوە ڕزگاری خوازیگەلی کووردا بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە هەیە بە شێوەی دایلۆک و بە برایەتی و تەبایی چارەسەری بکەین و ئەو مەسەلانە بخەینە لاوە یەکتر پراوێز خستن و ئەو مەسەلانە واقعی کۆمەلگای کوردستان لە کوردستانی عێراق و بەشوری کوردستانی عێراق چۆنە وەکو خۆی ببینین و ئەو وەزعی کە هەیە بیبینە سەر بۆ خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان. دوای بزوتنەوەی گۆڕان وەفدەکەی پارتی دیموکرات سەردانی یەکێتی نیشتیمانیان کرد و لە بارەگای مەکتەبی سیاسی یەکێتی لە شاری سلێمانی لەگەڵ کۆرسەد ڕەسوڵ و عومەر فەتاح و مەلا بەختیار و بەشێکی دیکە لە بەرپرسانی یەکێتی کۆبوونەوە. کاک بەختیار سڵاوتانە بێ، مە ڕاستە خۆ لەگەڵتان کۆبوونەوەکەتان لەسەر هیچ کۆبوونەوەک نەبوو، نەبەخوا یەک کەلیمە لە کۆبوونیتیان نەبوو، باسی نان خواردنێکی خۆشمان کرد. دوای کۆچی دوایی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بۆ چوونێک هاتۆتە ئاراوە کە دەکرێت ئەم پێش هاتە بێتە وێزگەیەک بۆ ئاشتەوایی نیشتیمانی ئەگەرچی هەندێکی دیکەش پێیان وایە کێشە و ناکۆکیە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا ڕەگ و ڕیشەی مێژوویان هەیە و ئەستەمە بە مەرگی تاکە کەسێک ئەو مێژووە لەبیر بکرێت. هەر چۆنێک بێت سیاسەت لە ناوچەیەکی کۆمەڵایەتی وەکو هەرێمی کوردستاندا زۆر جار مەحکومی ڕووداوە کۆمەڵایەتیەکان بووە، بۆیە مەرگی ڕێکخەری گشتی بزوتنەوەی گۆڕان ئەستەمە هیچ کاریگەریەکی لەسەر لایەنەکان و دۆخی سیاسی نەبێت. ئیحسان سابر، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.